گەندەڵی ئەو دەسەواژەیە لە هەرێمی کوردستان زۆرترین مشتومڕی لەسەرە و لە زۆربەی کابینەکانی حکوومەت کراوەتە بانگەشە و چاکسازی لە پێناودا ڕاگەیەنراوە. بە وتەی بەشێک لە شارەزایان هیچ کام لە کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم کە ژمارەیان 9 کابینەیە بە درێژایی تەمەنیان تاکو ئێستا نەیانتوانیوە ڕێژەی گەندەڵی لە دام و دەستگاکاندا کەم بکەنەوە. گەندەڵکاران بدرێنە دادگا سزای یاسایی خۆیان وەربگرن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە دامەزراوە سربەخۆکانی هەرێمی کوردستان لە نێویشیاندا دەستەی دەستپاچی تاکو ئێستا نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان لە کەمکردنەوەی ڕێژەی گەندەڵی ببینن. دەستەکان لە هەرێمی کوردستان یاخود ئەو دامەزراوانەی کە سربەخۆنە لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە ڕۆڵی بەرچاو بجێڕن. بۆ نمونە ئێمە دەستەی نەزا هەمان هەیە بۆ کەیسەکانی گەندەڵی وەدرانە دادگای ئەوانەی کە گەندەڵی دەکەن و تێوەگراون لە گەندەڵی پێم وایە نەتواندراوە ئەنی گەندەڵی لە هەرێمی کوردستان نەک بن بڕ بکرێ هەر کەم بکرێتەوە لەبەرەوەی کە ئەوانەی کە دەست ڕۆیشتون نادرێنە دادگا و دادگاکان ڕۆڵی خۆیان نابینن. سەرۆکی دەستەی دەستپاچی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی ڕێژەیەکی کەم لە دۆسیەکانی گەندەڵی بەدەستی ئەوان گەیشتون و تاکو ئێستا نەیانتوانیوە کەیسەکانی گەندەڵی وەربگرن و ئەو کەیسانەشی بەدەستی ئەوان گەیشتون بەشێکیان دراونەتە دادگا و بەشێکی تریشیان گەڕێنراونەتەوە بۆ لێکۆڵینەوە. ئەو داتایانە ئەو زانیاریانە بە ئێمە دەگات. واتە من کاتێک کە دەتا پێتان دەڵێم ئەوەندە 100 کەیسەمان تاقیق تێدا کردووە ئەوەندەمان ڕاوانەی دادگا کردووە ئەوە ڕەتی بەو زانیاریانە بە ئێمە دەگات. بە هیچ شێوەیەک حەزمی ڕاستەخینەی گەندەڵی نییە لە کوردستان باوازەح بی، بەڵام ئێمە ئەوەندە زانیاریمان بۆ دێ بەو کەناڵە جیاجیاکان کە بەلێرە داوا لە هەموو لایەک دەکەن لە ڕێگەی ئێوە هاوڵاتیان دەستگا ڕسمیەکان دەستگاکانی هەواڵدەری وەزارەتی ناخۆ دەستگاکانی ئاسایش وەزارەتەکان بەڕاستی چ زانیاری و چ کێسیان لەلایە بە تەکید بۆ دەستەی دەستپاچی بنێرن. ئاماری شەژمانجی ڕابردووی ئەم ساڵی دەستەی دەستپاچی لە ئێستادا 799 کەیسی گەندەڵیە کە 138 کەیس ڕەوانەی دادگاکان کراون و ڕێڕەوی لێکۆڵینەوەی تەواو کردووە. بەپێی زانیاریەکانیش لە نێوانی ساڵانی 2017 بۆ 2022دا 72 بەرپرسی پلەباڵا لێکۆڵینەوەیان لەگەڵدا کراوە، بەڵام هیچیان سزا نەدراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.